الحمد لله یاریشی باشمان کرد خراب نبوین بەڵام بەخۆتان دیتن چەندین فرسەی ئاسانمان چواندوو ئەوانش بە یەک فرسەی توانیان گۆڵی فۆز لەمە بکەن و ببەنەوە ئەمە تەقسیرمان نەکرد وەڵی باش یاریمان کرد بەڵام ئیدیۆ فەزلی خۆی گەورەی ئینشەڵا لە یاریەکانی داهاتوو خەرەبووی دەکەینەوە. سپاس بۆ خودی ئەڤرەکەم شانسە نقطە بدەست خۆ بینین گەل یانە هەولێرێ ئەڤە لعبەمە دوێ بوش دەوری سپاس بۆ خودی تەوفیق دامە ئەڤرکە خۆڵەمە ئیجابیە بوو و ئەم سەر کەڤین تطبیقکردنە واجباتت مداربی بوو و خواندنە مداربی بوو تیمەوان و ئەمژی درست دیفۆ واجباتە چوین و غیرەتە لەعابێتمە و تەوفیقا خودێ سپاس بۆ خودی ئەم شوێن ئەڤرکە سەرکەڤنێ بدەست بینین ئینشەڵا تیمەمە لاوێنیانە دووک ئەف ساڵە دێ تشتێن باشکەن